ئێمە سێتەرە نالێ حیوان بووین دوو حیوان تێلێ دوو حیوانەکەیش ئەگە بگەوتە پێشە جوڵمەوە هەر نالێ بیبەی هیچمان بۆ ناکەن ئاومان نییە لە خوار باواوە وەرە 10 حەوز ماسی کراوە هەکی ئەمەە ئاوی بۆ ڕات دو چوار ئینچ ئاوی بۆ ڕات کەس نازانێت خەڵکوێ خەڵک تاوغا خەڵک دووزە خەڵک بەغایە نازانێت عەرزەکەی دا دەیجار و قڕۆستەرێمش 100 ماڵین خەرگە بی ئاوی لەبەر بی ئاوی خەریکە بارەکەین ئارە بەخوا ئێمە 4 مال لەسەر تەنیا بیرەکەین بیرەکەی لێرە وشەکە ئەگەر ئاوێ بەگەر بارکەین چۆن زەرمان پێ ناکەین ئەی چۆن ئێمە پرسەکەمان لەسەر ئەوەیە دەغڵ لەسەر حیوانە مناڵ لەسەر حیوانە خۆ نەڕاتبێ و نەیچێ و کابرای ڕەشنوویت لەو دەشتەدان کارەبا نییە هیچ نییە بەس ئێمە ئەومان بۆکەن ئەم سێتەرانمان بۆ چاکەن یەکەم سێتەرەکان بۆمان چاکەن لەبەر ئەوەی ئێمە نایەنە حیوان بووین بۆ شار کارە تێری لە کەرکۆوە میوانێک تێ بۆی سەر برێت گەردە دداوە بۆ نمونە منە ڕۆژە جومە پێنجشەمە بوو جۆلیگەم نەخۆش بگیان بە سێتەرەکە گەڕانیانەوە وتی کاکە بڕۆ وەرەقە بێرن کاکە جومەی وەرەقە لەکوێ بەر وتی بگەڕێتەوە ئەرجع ئیشەکە وای ئیشەکەمان زۆر داماوی خەڵک لادێ زۆر داماوە هەموو سەرمانگە بێ سەدانێن حی لێلان بکات لەبەرەوەی دیەکان ئەزانێت دیەکان مشکلیان چییە؟ ئەرە وەڵڵا ئێوە زۆر مەمنون ئێوەم بەخێر بێن بەسەر چاوم